سەبارەت بە بەکارهێنانی ئەو ئامێرە تەکنۆلۆژیا پێشکەوتوانە وەکو سمارتفۆن و ئایپاد و کۆمپیوتەر هەتا ڕادێژی زۆر لەناو تەواوی خەڵکو و بەشی زۆریشی ئێستا لەناو منداڵان بەربڵاو بووە ئەگەر بە شێوازێکی پەروەردەی ڕێک و پێک و بەرمەجە نەبیت ڕەنگەوە زیانەکانی زۆر زیاتر بن لە سوودەکانی چونکە وای لێ هاتووە زۆرینەی کات لەسەر ئەم ئامێرە بەهۆی یاریە باڵێن ئەلکترۆنیەکان بووتە هۆکارێک لۆ زەعیفی چاو و هەندێک سترێسی نەفسی ئەو شتانە. بەڕاستی کاریگەری مۆبایل لەسەر مناڵان کاریگەرێکی زۆرە کە لەشت وەرگرتەوە دەگریەتە ناتوانانی لێ وەرگریتەوەنێ دایمەن دەبی لای بێتن و زایدەن لەوەش کەوە دەکات دایمەن لە دایک و باک دووربی لە ماڵەوە بۆیە کاریگەری زۆر خراپە. زەرەری ئەوە کە مەسەلەن فاصلەی تێتەن یەکە دایک و باوک و زۆریۆ دوو پشتێنگی محەبەت کەمتر دەبیتن بۆ دەرس خوێندنی وەختنەوەی بۆ مەکتەبی بۆ دەرسی بۆ تشتێوە حتى بو تندرستي بو چاوي بو اوتي شاید چاوي ضعیفتر بن او